سڵاوتان لێ بێ خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم تۆرەی تایبەت ئەمجارم تایبەت کردو بە 25 نوێی 2007 کە کوردستانیان بڕیاران لە ئەنجامدانی ڕێفراندۆمدا لەم بیرەوەریوە لەم ڕۆژانی شکۆ و شانازیە لەگەڵ نووسەر و لێکۆڵەر یاخود سەرنووسەری مانامیدیا کاک مەشخەڵ کۆڵۆسی تاوتوێی بڕیارە مێژوویەکەی ڕۆژانی ڕێفراندۆم دەکەم دەچمە لای بەڕێز کاک مەشخەڵ کۆڵۆسی کاک مەشخەڵ بەخێراتی زۆر سپاس بە بەڕێستان ڕێفراندۆم تا چەند مافێکی هەرە سەرەتایی هاوڵاتیان یاخود کوردستانیان بوو ئەو بڕیارە مێژوویە و بەو ڕێژەیە بەو دەنگە لە ئێستاە کە 5 ساڵ تێپەڕەکە بەسەر ئەو بڕیارە کاک مەشخەڵ چۆن هەڵسەنگانێکی وەکو نووسەر و لێکۆڵەرێک. زۆر سپاس. من وەکو خۆم ئەگەر شانازیەک هەبێ لە بیرەوەریەکانی ژیانمان شانازی پێوە بکەم ئەو چرکە ساتەیە کە ئێمە توانیمان هەموو گەلی کوردستان بە هەموو چین و توێژەکان توانیمان بڵێن ئێمە دەوڵەتمانەوێ ئەم ڕستە ئەم وشە ئەم پنتە هەرەوە نییە تەنها ڕاگوزەر بەسەریا تێپەڕی ئێمە بێ مێژوویەک لە شکست بێنینە پێشچاوی خۆمان و دوجار بەراوردکەین لە بەرامبەر ئەو چرکە ساتەی کە میلەتێک لە ژێر زەبر و زەنگی 2700 ساڵی بێدەوڵەتی و پەرتەوازایی و تێکشکاندنی پەروەردە و کەلتور و فەرهەنگی میلەتێک لە بەرامبەر دەیان هەڵمەتی سڕینەوەی ناسنامە و دەیان هەڵمەتی داگیرکردنی کوردستان هەر لە ڕوخانی ئیمپراتۆرێتی مات هەتاکو ئەگاتە ئەخیر چرکە ساتی داگیرکردنی کوردستان لە 16 ئۆکتۆبەرەوانە بینینە پێشچاوی خۆمان ئێمە میلەتێکمان هەیە وەکوەڵێ لە ناو زەریایەک لە تێکشکان و لە ناو مێژوویەکی بێبڕانەوە لە وێرانکردنی کەسایەتی و خاپوورکردنی بنیەی معنەوی و سیاسی ئەم میلەتە ڕیفراندۆم دروست بووە. ڕیفراندۆم مفارەقەی مێژووە. لە ڕیفراندۆمە میلەتێک لە سفرەوە هەڵەسێ ئەمە مفارەقەی بۆ داگیرکەرانی کوردستانیش من لە وتارێک بە هەنێک بە سەرپێیی باسیەوەم کردووە کە ئەمە مفارەقەیە بۆ داگیرکەرانی کوردستان چونکە داگیرکەرانی کوردستان کاتێک کە سیستەمی پەروەردە دروستکردنی ناخی تاک دروستکردنی کۆمەڵگەت دیاریکردنی ڕەوتی جۆڵەکانی کۆمەڵگەی ئێمەیان دیاری کردووە بەو ڕیتمە دیاریان کردو کە ئەمانە میلەتێکن عەقڵیان بە مافەکانی خۆیان ناشکێ ئەم میلەتە میلەتێکی بیدائیە سەرەتایی عەقڵی بە مافە سیاسی و قانونیەکانی خۆی ناشکێ میلەتی ئێمە ئینسانێکی لێ پەروەردە بووە کە لەگەڵ ڕێزی زۆر ماکەمە دانان بە شکستەکانی خۆمان لە ڕاستیە فەزیلەتە ئێمە بێ کێشەکانی خۆمان دەستنیشان بکەین ئێمە تاکێکمان هەیە خەیاڵەکانی زۆر بچووکن خەیاڵی سیاسی نییە یان زۆر بچووکە مرۆڤی ئێمە تەنانەت بەوانەیەشی کە پەرلەمانتار نەچنە بەغدا یعنی پێی وایە ئەگەر موچەی خەڵکی کوردستان دابین بکرێ و مافی کورد دابین کراوە لە کاتێکە ئێمە لە ناواخنا لە جەوهەرە لە تەریخە لە فەرهەنگمان داگیر کراوە ئێمە دەوڵەتێک دروست کراوە لەسەر شان و شەپیلی دەوڵەت میلەتی ئێمە خەیاڵی ئینسانی ئێمە تەنها ئەوە نییە بایەکی پێ بدەیت و کۆتایی بە داخوازیەکانی بێت میلەتی ئێمە لە ڕووە قانونیەکەی پێویستی بە دروستکردنی کیانێکەیە لە ڕووی ئەوەی کە بتوانێت تعبیر لە مافەکانی خۆی بکاوکو کیانی نەتەوەیەک وەکو نەتەوەیە کە خاوەنی خاکە وەکو نەتەوەیە کە خاوەنی کەلتورە کە خاوەنی زمانە ئەنجا داگیرکەرانی کوردستان کە کاتێک ڕنگڕێژی بۆ دروستکردنی ئینسانێکی کوورد دەکەن بەو ستایلەی کە خۆیان هەیەە پێی سەیرە لە چرکە ساتێکە مفارەقەیەک دروستە بێ پارادۆکسێک سیر دروستە بێ سەرکردەیەک دروستە بێڵە من دەوڵەتمەوێ ئێمە پێچەوانەی ئەو سیستەمە پەروەردەیە کە ئەوان لە ماوەی 2000 ساڵی ڕابردوو ئیشیان لەسەر کردووە. بەمەرجێ کاک مەشخەڵ کە ئێمە تاوتوێی ئەو بڕیارە مێژوویی گەلی کوورد دەدەین لەوەی کە ینی کە بە بەڵێ دەنگیان بە ڕێفراندۆمدا ینی پەیوەندی بە هەلی بڕیارەکەەوە بوو ینی چۆن فرسەتێک هاتە پێشەوە کە کوردستانیان بڕیاریانە لە هەمان کاتە ئەمەش زافەکەمە نێو قسەکانم لەوەی کە ناوچە کوردستانەکانیش بەشداریان کرد یعنی هەرەوە نەبوو کە تەنها هەرێمێکی فێدراڵ گەر من یەکێکم لە بڕیار بەدەستانی دەوڵەتانی داگیرکەری کوردستان هەر چوار دەوڵەتەکە یعنی دێم لەو ڕوانگەوە لەو منتەلەقەوە لەو ئەنگڵەوە سەیری ئەم بابەتەکەم
کە چۆن من 2000 ساڵە میلەتێک پەروەردەکەم لەسەر ئەوەی تۆ هیچ نیت دروست تۆ تێکشکاوی تۆ ئینسانێکی دەرەجە دووی تۆ قابلی مردنی تۆ کاتێکە کیمیاییت لێ ئەدرێ کاتێککە گوند و شار و دیهاتی وێرانەکرێ کەس لەسرت بەیانێکیش دەرناکە تۆ میلەتێکی ئاوا پاسیڤی تۆ میلەتێکی دواکەوتووی بەڵام چۆن لە چرکە ساتێکە سەرکردەیەک دروستە بێ میلەتێکە خاتە شوێن خۆی ئەڵێ من نەک شایانی ئەوە من شایانی ئەوم وەکو تۆ بژیم من شایانی ئەوم کە دەوڵەتم هەبێ ێ باش ئەمە شکستە بە ئەو سیستەمەی کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان ڕنگڕێژیان بۆ کرد قوڵتر بێمە نێو قسەکانی کاک مەشخەڵەوە لەوەی کە بەعدە مێژەکەی ئەمە وەرگرین ینی کورد بە جۆرەها ینی جۆرە ئاژەڵ ینی تا ڕادەی چواندنی ئینسان ئەمرو تاکی کورد بە نەوەی مەیمون لەنەوەی جنۆکە ینی بەعدە مێژوویەکەی کە ئەوان هاتون چۆن پێناسی کوردیان کردوکو لە ڕووی نامرۆڤێک سیرکە لە ڕووی مێژووی جا بۆی ئێمە هەر چۆن دابنیشین لە خەڵوەتە دابنیشین سەیری پرۆسی ڕیفراندۆم بکەین هێشتا مافی نادەین ئەگەر ئیستە بین چەند مجلد کتێب لەسەر گرنگی ماناکانی ڕیفراندۆم بنووسین هێشتا مانای تری ماوە کە ئێمە پەیمان پێ نەبردووە یعنی بەڕاستی من بەش بە حاڵی خۆم هەرچەند تێ ئەفکرم هێشتا مانای تری ماوە هەرچەند لە خەڵوەتە دائنیشم بیر لە گەورەی ڕیفراندۆمەکەمەوە بەڕاستی هێشتا نەمتوانێ و مافی خۆی پێ بدەم وەکو کەسێکە ئەمەیەم تەخەسوسی قسەی تیا بکەم هەم لە ڕوو قانونیەکەی هەم لە ڕووە سیاسیەکەی جا بێگومان لە ڕووە فەرهەنگیەکەی سیرکە ئەگەر تەنها ڕیفراندۆم پەیوەندی بە مافەکانی گەلی کوردەوە هەبێ لە کوردستانی باشوور لە کوردستانی داگیرکراوی باشوور بۆچی لە کاتێکا ڕیفراندۆم بەرقەرارە بێ بۆچی خەڵکی سنە دێنە سەر جادە و پشتیوانی لێەکەن کەوابێ ئەم مەسەلە پەیوەندی بە تەواوی نەتەوەی کورد و تەواوی بنیادی کوردەوە هەیە لەو چرکە ساتی تاریخ ئێمە ناتوانین تەنها بڵین پەیوەندی بەوە هەبوو ئێمە داواکاریەکمان هەیە لە دەوڵەتی عێراق ئەی خۆ کوردانی ڕۆژهەڵات داواکاریان لە دەوڵەتی عێراق نییە ئێ بۆچی پشتیوانی لێەکە ئێمە پێویستمان بەوە هەیە کە بەراوردێک بکەین لە بەرامبەر ئەوەی حرەکاتی کوردی لە تاک و دروستبوونی ڕیفراندۆم هەمیشە يعني حتا لە کۆڕەوەکەیش حتا لە کۆڕەوی گەورەی خەڵکی کوردستان قیاداتی کوردی هاتنەوە مفاوەزاتیان لەگەڵ عێراق کرد لەسەر گەڕانەوە بۆ ئۆردوگا زۆرەملێکان تۆ ڕازی بە بەوەی ئێمە بینەوە ئۆردوگا زۆرەملێکان ڕازی بە خوێندنی کوردی ڕازی بە دابەشکردنی موچە بە هەندێک کاراسانی ژیان بەکارە بە داواکاری خەڵکی کورد لە شۆڕشەکانی کورد ئەوە بووە کە عێراق ڕازی بێ بەوەی کە تۆ عێراقی بی عێراق بووە سەرباری داگیرکردنی کوردستان ڕازی نەبوو بەوەی کە تۆ هاوڵاتی پلەیەک بی ئەمەیە جیاوازیەکە ئێمە خەبات کراوە بۆ ئەوەی عێراق ڕازی بێ وەکو هاوڵاتیەکی عەرەب لە عێراق مشارک بین بەشدار بین زمانی کوردی دانی پیا بنرێ بەڵام لەکوێ لە چوارچەوەی دەوڵەتی عێراق ئەو دەوڵەتەی کە عێراق لەسەر شان و شەپیلی خەڵکی کوردستان و لە دابڕینی بەشێک لە جوگرافیای کوردستان دروست بووە لە ڕووی قانونیەوە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە هیچ شەرعیەتێکی لە کوردستان نەبووە بەڵام ڕیفراندۆم هات چی کرد ڕیفراندۆم پێچەوانەی تووری تاریخی حرەکاتی کوردیشە با پێت بڵم یعنی ئەمەیە جیاوازێک یعنی حتا دژی ینی پێچەوانەیە لەگەڵ ئەو تاریخی پارتی دیموکراتی کوردستانیش کە هەیەی کە پارتی دیموکراتی خواستەکان لەو کاتە خواستەکانی ڕیفراندۆم تەجەلای ڕیفراندۆم جیاوازە لە تاریخی پارتی لە تاریخی یەکێتی لە تاریخی پەکەکە لە خیتابی پەکەکە هەتا پەکەکە تەسەوری ئەوەی نەکردووەکە لەو لەحظە کورد عەقلی بەوە پشکێ داوای دەوڵەت بکە ئەمەیە مفارەقەکە لای من تەسلیمی ینی تەسلیمی ئەوە نەبوو کە لە نێو خواستەکانی بە نمونە پارتێکی وەکەوەی کە ئاماژەت پێە ڕۆیاکانی پێچەوانە کردەوە زۆر خواستەکانی پێچەوانە هەم بۆ تاکی کورد لەبەرەوە تاکی کورد بە شۆکەوە ئەڵێ يعني ڕیفرائی خۆ ئێوە قەرار بوو دەوڵەت دروستکەن بۆ دروستان نەکرد یعنی تەسەوری تاکی کوردی گەیاندۆتە ڕادەیەک کە ئەو تەسەوری کردو ئێمە لە ماوەی ساڵێکا بتوانین لە ماوەی 2 مانگە بتوانین دەوڵەت دروست بکەین سەیری چۆن گەشەی داوە بە خەیاڵی سیاسی ئینسانی کورد بە تووری تاریخ شۆڕش کراوە قوربانی دراوە ینی دەربەدەری هەبووە شار و دێمان وێران کراوە بەڵام ئینسانی کورد نەگەشتۆتە ئەو ڕادەی چاوەڕوانی ئەوە بکات دەوڵەتی بۆ دروستکەی ئەمەیە گرنگیەکە ڕیفراندۆم بەڵام گزارشتە قوڵەکە کاک مەشخەڵ چۆتەنەوە ئەم ینی بیرکردنەوەیەوە ئەبواە پێشتر ینی بە درێژایی جوڵانەوە شۆڕژگەرەکانی کورد ئەمە خواست بواە نەک ئێستا بە پێچەوانەوە بڵێن زوو بوو بڕیاری ڕیفراندۆمانایە شتێکی زۆر دوالیزمە بێگومان یعنی حتا لە دروستکردنی کۆماری کوردستان
حتا لە دروستکردنی کۆماری کوردستان لەو ئاڵ و گۆڕەی کە لە بینی ڕووسیای ئەو سەردەمە و ئەمریکیەکان و جەنگی جیهانی دووەم دروستە بێ ڕیفراندۆم گەورەترە لەو حەدەسەش لەبەر یەک سەبەبی بەسیط ئەویش ئەوەیە ڕیفراندۆم خۆکردە دەرەنجامی چییە دەرەنجامی باڵاکردنی عەقڵی سیاسی کووردە بەڵام دروستکردنی کۆماری کوردستان حاڵەتێکی لە ناکاوی سەردەمی ئیمپریالیزمە هاتنی ئیمپریالیزم و یاریەکی مخابراتیە بەڵام ڕیفراندۆم یاری مخابراتی نەبوو چونکە هەموو مخابراتیەکانی دنیا زەختیان لە جەنابی سەختیان لە جەنابی کاک مەسعود دەکرد کە پاشەخشە بکە حتا نامەیانە نارد ئەگەر پاشەخشە بەڵام ئەمە چی بوو بەڵام داخوازیەکانی هەم عاتیفی هەم قانونی هەم مێژووی گەری کوردستان ئەوەی ئەسەپان ئێمە تێستێ بکەین بزانین میلەتی کورد گەشتۆتە مستەوای ئەوەی داوای دەوڵەت بکە یاخودنە لە کاتی ئەوەی کە ئێمە بەرگی فشارەکانێک خۆگەر عملیەکی مخابراتی بووە ڕیفراندۆم وەکو هەندێک لە دژەکانی ڕیفراندۆمەڵێ ینی ئەبووە بە بچووکترین فشار کاک مەسعود پاشەخشەی کردایە نەیکردایە ڕیفراندۆم بەڵام نەعەن ڕیفراندۆمەکە ئەکرێ ئەبێتە چی ئەبێتە وەسیقەیەک بۆ تاریخ نابێتە وەسیقەیەک بۆ قانون لەبەرەوە من پێچەوانەی ئەوانەی کاڵن تاپۆیەکی ڕەشە و لە گیرفانمانە نەخێر تاپۆی ڕەش نییە ڕیفراندۆم لە گیرفانمانە هەر دەقەیە بمانێت چکە ڕیفراندۆم مەرجوی قانونی خۆی هەیە لە نەتەوەیە گرتوەکان پێویستە مەرجەکانی دابین ببێت لە ڕووی قانونی نێودەوڵەتی کە ڕیفراندۆمی کوردستان ئەوەی تیانە بوو بەڵام ڕیفراندۆمی کوردستان بەڵگە و مستەنەدێکە بۆ تاریخی ئێمە ئێمە مێژووی دوای ڕیفراندۆممان هەیە ناکاتە تاپۆکە گەر لە من ئەپرسی وەکو باحیسێک وەکو توێژەرێک نەخێر ناکاتە تاپۆ چکە تاپۆ تعریفی قانونی خۆی هەیە تعریفێکی قانونی خۆی هەیە تۆ حەقی ڕیفراندۆم ڕێکارێکی دەستوری بوو پێچەوانی دەستور نەبوو سەیریکە ئەم جۆدە لە قانونیە ئێمە لە دەستوری دەوڵەتی داگیرکەری عێراق گەرچی گەلی کوردستان بە هاندانی حیزبەکان بەڵێیان بۆ کردووە بەڵام فێڵ لە عەقڵی کورد کراوە لە کاتی دەنگدان بە ڕیفراندۆم نەهاتوون هەموو فەقەرەکانی بڵێم لە کاتی دەنگدان بە دەستوری عێراق هەموو فەقەرەکانی دەستور بۆ کورد چی نەکراوەتەوە کە ئەمە دەربڕینی مافی چارەنووسە کە تۆ دەنگ بە دەستوری عێراقی ماف دانی بەدەستی خۆت چارەنووسی خۆت دیاری کردووە ناو دەوڵەتی عێراق ئەمە وەرگرتنەوەی شەرعیەتە لە مافە نەتەوەیەکانی کورد بەڵام لە ڕیفراندۆم کورد هات چی کرد کورد هات لە ڕووی قانونی تعبیری لە شخصیەتی خۆی کرد لە ڕووی سیاسی تعبیری لەوە کرد کە من خەیاڵم بۆ سیاسەتی خۆم بۆ ژیانی خۆم بۆ کەسایەتی خۆم ئەوەیە کە دەوڵەتم هەبێ لە ڕووی نەتەوەیی هیچم کەمتر نییە لە فارس و لە عەرەب و لە ئەرمەن و لە چەرکەس و لە ئینگلیز کە هەن منیش ئەبێ دەوڵەتم هەبێ کەواتە لە ڕووی فەرهەنگی کورد گەیشتۆتە حاڵەتی پێگەیشتە تەمەڕوودکردنە لەو مافی چارەنووسەی کە لە دەستوری دەوڵەتی داگیرکەری عێراق بۆی بڕیاردراوە چونکە دەوڵەتی عێراق ئەمە لەواتە زاتیەکان مەشخەڵ قسەکە ڕۆیا وێنە گەورەکە ببینەوە لەوەی کە ڕۆیایەکی نێودەوڵەتی لە دوای ئەنجامدانی ڕەفراندۆم و نەتیجەی ڕەفراندۆم ینی بۆ کورد دروست بوو ینی من ئەگەر شتێکی واقعی بیانمەوە لەوەی کە دانیشتنی ئەمریکا لەگەڵ پێشمەرگەوە ینی نەوە اعترافێکی واقعی بە پێشمەرگە و بە هێزەکەی و بە جوگرافیەکەی من بەسم لەوەی ڕۆیا نێودەوڵەتەکانیش تا ڕادێ لە دوای نەک ڕۆیا زاتیەکانی تاکی کورد جیاواز سەیری ئەم قوارەیە کە یاخود کورد ئەکەن بە گشتی ئەگەریسە من بڕیار بەدەست بم لە بۆ نمونە لە یەکێک لە وڵاتانی کە کوردستانیان داگیر کردووە لە دوای ڕیفراندۆم هەڵسەنگاندنێکی ترم هەیە بۆ ئەدای کورد هەڵسەنگاندنی تۆ سیرکە ئیسا ئەگەر تۆ مناڵێکی ناکام لە بەردەست بێ تەسەورەکەی کە چاوێکی لێمەوە کردو ئیتر ئەو بێدەنگە بێ گوێڕایەڵتە بێ بێدەنگتە بێ ئەمان تەسەوریان کردووە کورد هەمان مناڵە ناکامەکەی لەبەرەوە کاتێکە ڕیفراندۆم بەرقەرارە بوو ئەنی هەمیشەیان و ئەمە دەرەنجامی خراپێ بێ بەڵام کورد بەرگەی گرت ئەزانی دروست ئەنی دەوڵەتێکی داگیرکەری وەکو تورکیا کاتێ ڕێیز وزەرای سەرۆک کۆماری تورکیا ئاڵێ گەر ئێمە بێت و سنوورەکان دابخین کورد لە برسا ئەمرێ ئەمە هەڕەشەیە بە جینۆسایدی میلەتێک باشە لە بەرامبەر چی دەوڵەتێک کە خۆی بە ئەندامی ناتۆ ئەزانێ دەوڵەتێک کە خۆی بە دەوڵەتێکی شارستانی ئەزانێ کە ئەوێ نمایندەی عالەمی سوننە بێ حتا نمایندەی تورک بێ لە جنوبی شەرقی ئاسیا
چۆن دێ هەڕەشە لە میلەتەیەکە لە بەرامبەر چی چون ئەزانێ ئەم هەستانەوەی کورد معنایەکی زۆر گەورە هەیە قابلی ئەوەیە هەڕەشە بەسڕینەوەی کورد لێ واقعان هەرەوەشان کرد و نەتیجەکەی ئەوە نەبوو کەوان بێگومان بەڵام پرسیارەکە ئەمەیە چۆن کورد بەرگەی و فشارانەی کرد کەواتە کورد گەیشتۆتە حاڵەتی تەکاملی شخصی یەگەی گەیشتۆتە حاڵەتێک کە ئیتر کامڵە ئەتوانێ منافەسە بکە جا داگیرکەرانی کوردستان لەمە ئەترسن من لە یەکێک لە سەرکردەکانی کوردم بیست یەکێک لە دەوڵەتانی ئەم ناوچە بەر لە ڕیفراندۆم بەر 2 ڕۆژیان بە 3 ڕۆژ هاتوونەتە لای قیادەی کورد و توانە هەموو موچەکانی فەوتاوی ئەم چەند ساڵەتان خۆمان بە تیارە بۆ ئەهێنین بەس ڕیفراندۆم مەکەن دەسەور کە سەیری هەڵسەنگاندنی دەوڵەتانی داگیرکرد کە بۆ کورد کە پێی وایە بە موچە بێدەنگە بێ پێی وایە ئەگەر بارودۆخەکە لەبار بێ مشارەکەیەکی پێ بکرێت لە بەغدا بۆ نمونە سەرۆک کۆماری بدرێتەوە بێدەنگە بێ مافی کورد تەنها لە یەک لەحظە دابینە بێ کە ئەویش دروستبوونی دەوڵەتێکی سربەخۆیە دەوڵەتی سربەخۆ بۆ کورد ئەو کاتە کورد خۆی سەرۆک کۆماریە بێ خۆی پەرلەمانیە بێ خۆی عملەیە بێ پارە ئەوەی کە تۆ ئەیکەی تەمنەت بەسەر ئێمەوە کە موچەمانە دەیتێ و کاتە کورد خۆی موچە خۆی دابینیەکە پارە چاپەکە ئەبینی ئەنجامدانی ڕفراندۆم ئەوەی کە پێڵێن سایکۆلۆژی تاکی کورد ئامانجەکانی خۆی پێکا سایکۆلۆژی 100% وەکو تاریخ وەکو فکری سیاسی وەکو خەیاڵدانی ئینسانی کورد کەس حتا وەکو هەڵسەنگاندنی دەوڵەتانی داگیرکەری کوردستان بۆ مۆزوعی ڕیفراندۆم و بۆ مۆزوعی تاکی کورد و بەرگەگرتنی فشارەکان ینی ئیستا قەرار بە شێوەیەکی تر ئەدرێ لە مەسەلەی کورد ئەوە نییە کە کورد هەر چاوێکی لێ مۆڕ کردەوە هەر ئوستاندارێک محافزێک والیەکی دەوڵەتێکی داگیرکەری کوردستان بێتە سەر سنوورەکان و هەڕەشە بکات و ئەوانە کورد یەکسەر نەجات کۆتایی بە هەموو داخوازیەکانی خۆی هێنێ ینی بەڕاستی کاک مەسعود ئابێکی ڕشتووە لە کوردستان جارێکی تر ئەوە ناگەڕێتەوە سەر چاوەکەی خۆی ناسیۆنالیزمی کورد لە دوای ڕیفراندۆم ناسیۆنالیزمێکی کامڵترە ناسیۆنالیزمێک کە ئەزانێ عەقڵی بە مافەکانی خۆیشکێ نەخوێنەوار نییە ئەزانێ مافەکانی کورد تەنها بە دابینکردنی دەوڵەتێک بۆ کورد ئیمساڵ یا ساڵێکی تر یا 10 ساڵی تر یا کۆتایی ئەم قەرنە هیچ کام لەو مافانەی کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان لە چوارچێوەی ئەو دەوڵەتانە بۆ ئێمەی دابینەکەن ناگاتە لەحزەیەکی ئیعلانی سربەخۆیی کوردستان چکە لە کاتی ئیعلانی سربەخۆیی کوردستان وەکو پێم وتی شخصیەتە قانونیەکەمانە بێ هەم پارە چاپەکەی نەیدەین بە خەڵکەکانمان موچەیانە دەینێ هەم دەوڵەت پۆستمان ئەبیسا کەڵن شەڕی پۆستەکەن لە بەغدا و کاتە شەڕی پۆستەکەین لە هەولێر ئەو کاتە شەڕە پۆستەکەی خۆمانە ئەو کاتە دەوڵەتەکە خۆمان ئیدارەیە دێن خۆمان شخصیەتی قانونیمانە بێ سەفیرمانە بێ کونسوڵمانە بێ ئەومانە بێ لە دەرەوە ئەو کاتە مخاتبەی پایتەختەکان لەگەڵ ئێمە مخاتبەیە کە بۆ شخصیەتی کورد خۆی مخاتبە نی لە ڕێ عێراقەوە بۆ کورد کە داگیر کراوە لەبەر ئەوە هەموو میلەتی کورد بە دەرکردن بە گەورەیی ماناکانی ڕیفراندۆم دێت بەرەنگاری ئەو فشارانە ئەبێتەوە کە دەوڵەتان لەسەر ئێمەی بە جیاوازی ئەوەی کە کورد یعنی ئەو شۆڕشانەی کردووە هەمیشە لە نێو مێژوای ئەمەی خوێنینەوە کە کورد دەستکەوتی بەدەستێناوە لە نمونەی ساڵی 1970 ینی ئەکاتە 11 ئازار ینی تاو ڕادێ دوای 74 75 تۆ نسکۆت بەسەرایانە ینی ئەم جیاوازیە لە ڕووی تا ئەگەر ڕێکەوتنەوەی 11 ئازار قانونی بێ باسێکی ینی بابەتی ڕێفراندۆم خواستەکانی گەیانۆتە سەر و ئەو دەستکەوتانیا خودت ئەو ڕێکەوتنە یاسایانی کە لەگەڵ عراقدا کراوە چۆنە من علاقەم نیە حیزبەکان چۆن تەمریری ئەماکەن یا تاکی من وەکو تاکێکی کورد وەکو کەسێک کە زۆر ماندوو بووم لە مەسەلەی ڕیفراندۆمیش مافیەوە بە خۆمە دەم کە ینی خاڵ لەسەر پیتەکان دابنێم بۆ مەسەلەی ڕیفراندۆم ینی وەکو چۆن خوێندنەوەی قورئان هەڵە قبوڵ ناکات تەویلی هەڵە قبوڵ ناکات بۆ میلەتێکی خاکداگیرکراوی ژێرپێنراوی وەکو کورد سەرنجدان لە ڕیفراندۆم هیچ هەڵەیەک قبوڵ ناکات هیچ بە حیزبیکردنێکیش قبوڵ ناکەن نە لایەن برادەرانی پارتی نە ئەوەی کە دژەکانی پارتیش بێن باسی ڕیفراندۆم بکەم بە چاویلکەیەکی حیزبی سەیری بکەن بە چاویلکەیەکی حیزبی هەروەک برادەرانی پارتی مافی ئەوەیان نییە تاپۆی کەن لەسەر خۆیان من پێم وایە لە ڕیفراندۆم بۆ نمونە جەنابی کاک مەسعود گەورەتر بوو لە جیڤارا جەنابی کاک مەسعود حتا گەورەتر بوو لە بسمارک و جۆرج واشنتن بۆ ئەبێ بڵێ بۆ مناقەشەی بکەیت
لەبەر ئەوەی ئەو ڕێگریانەی کە دێتە بەردەم جەنابی کاک مەسعود لە مەسەلەی ڕیفراندۆم هاتە بەردەمی سێری کە 2000 ساڵە تۆ دەوڵەتت نەبێ 2000 ساڵە بێ دەوڵەت بی لە چرکە ساتێکە کە ئێمە هەمومان بەرەو دەوڵەت ئەچین لە شارێکی کوردستان لە پارێزگایەکی کوردستان 2 ڕۆژ پێش ڕیفراندۆم دەستکرێ بە بانگەشی هەڵبژاردن. ێ باشە گەر تۆ کاک مەسعود بی لەو موقعیەتەی بی چۆن سەیری میلەتەکەتەکەی چۆن ورەت ناڕوخێ چۆن ورەت ناڕوخێ لە کاتێکە شارێک لە شارە گەورەکانی تۆ 2 ڕۆژ پێش ئەنجامدانی ڕیفراندۆم دەست بک بە وشیارکردنەوەی هاوڵاتیەکانی لە گرنگی ڕیفراندۆم. لەبەر ئەوە من کاتێ سەیری گەورەی ئیرادەی کاک مەسعود دەکەم لە ڕیفراندۆم ئەنی ناچاری بە تەجەلاوە سەیری بکەیت ناچاری بەوەی بە شێوەیەک سەیری بکەیت کە ئەمە خرقی ئەمە خرقی تاریخە ئەو وێنێ ڕاتە سایکۆلۆژی ئینسانەوە کە جەنابی سەرۆک دەست بەرزکاتەوە ئەوە نەحساب بۆ کەس ئەمە ئەحتیمال باوەڕ بە خۆبوون ئەوە من ئەگەر من خۆم سیر بکەم ئەگەر سەرکردەی سوپایەک بم بۆ جەنگێک بچم سیرەکەم 2 سعات پێش جەنگەکە نیوەی سوپاکەم نەهاتووە ئامادە نییە لە ڕووی نەفسیەوە ئامادە نییە بۆ ئەوەی بێت لەگەڵم بجەنگێ بێگومان ئەشکێم تێگەی بەڵام کاتێ میلەتی کورد بەرەو جەنگی ڕیفراندۆمە چێ 2 ڕۆژ پێش ئەوەی کە ڕیفراندۆم ئەنجام بدرێ شارێک لە شارەکانی کوردستان ئامادە نییە بەشدار بێ لەگەڵت بەڵام کاک مەسعود هێشتا ئەڵێ حسابی ئەوەندەتان بۆ ناکەم من هەر ڕیفراندۆمەکەم و ئەبێ ئەم لەحزە ببێتە لەحزەی کورد باشە من چۆن وەکو باحیسێک ئەمە احتیادی تێپەڕێ بەسەرمە یعنی چۆن مافی ئەو لەحزە نەدەم چۆن مافی ئەو پەنجە نەدەم کە بەرزیەکاتەوە لەبەرەوە کاک مەسعود دەوێت کاک مەسعودی خۆی نییە هی کوڕەکانی نییە هی حیزبەکەی نییە کاک مەسعود لەو تاریخە مقاومەی کوردە بۆ بەرامبەرەکانی هەڕەشەی نەکرد بۆ گزارشتکەمە بەسی دیوە سایکۆلۆژیکەی هێڵم مافی چۆنە من گومانم لەوە نییە گەر کاک مەسعود ئیستا ڤلادیمیر پۆتین کە ناچارت بەرگری لە میلەتەکەی خۆی بکە لە شکۆی میلەتەکەی خۆی بکە لە سنوورەکانی لە سەروەری میلەتەکەی خۆی بکە ئەڵێ هیچ گوم ئەڵێ گاڵتە ناکەم لە گەڵتانە کاتێک ئەڵێم ئەتۆم بەکارهێنم گاڵتە ناکەم و مخابراتی غەربیشەوە ئەزانێ گاڵتە ناکەین کە ئێمە بەرگری لە شکۆی میلەتەکەی خۆمانەکەین جەنابی کاک مەسعود لە ململانەی ڕۆشتن بەرەو ڕیفراندۆم ئەمەی ود لە کاتێکا ئەزانێ نیوەی میلەتەکەی لەگەڵ نییە بەڵام بۆ شکۆی تاریخی ئەم میلەتە ئەڵێ حسابی ئەوەندەتان بۆ ناکەم ڕیفراندۆمی خۆمان هەرەکەین و من ئەوە نیم کە خۆم شەرمەزاری میلەتەکەم بکەم ئەوە لە جوشکی هەمانە ئەزنیجێتەوە ئەمە وەحی کوردەواری کوردایەتیە ئەم دوو ڕستە وەحیەکە بۆ ئەو بیرمەندانی کە بیانەوێ ناسیۆنالیزمی کورد لە چرکە ساتێکە بخوێننەوە کاتێککە ئینسانی کورد ئەوێ سەرنجی خۆی بدا باشە لێرەدا ئینسانی کورد فەرقی چیە لەگەڵ میشێل ئافلاق لە کاتەکە میشێل ئافلاق ئەڵێ ئێمە عەرەب ئەبێ خۆی گەورەی خۆی بێ لە کتێبەکانی عەرەب بێ خۆی گەورەی خۆی بێ بەدەستی خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بە بەڵام باشە بۆ کورد دەبێ خۆی گەورەی خۆی نەبێ ئەبێ بۆ کورد خۆی گەورەی خۆی نەبێ وەکو دوا پرسیار کاک مەشخڵ کاتم لەبەر دەسانەما ئەندە جوان و ئەندە ینی ورد لەسەر ئەم باسە قسایەکەی ینی حەق نییە بە ئەڵلقەیە کۆتایی بەمە بێنە بەڵام چۆن مخاتبی دەرونی ئەوانە بکەین کە تاوان ینی ڕفراندۆم بە تاوانێک ئەزانن یاخود تەشیر و تەخوێنی ئەم پرسە مێژویەکەن بەو ڕێژەیە ئەزانی چۆن من ئەڵم هەموو ئەو نووسەرانەی کە دژی ڕیفراندۆمن فەرموو بە پۆستەکانیان نەسڕنەوە تا تاریخ بڕیاری لێدا تاریخ نەوەکانی داهاتوو نەک نەوەکانی داهاتوو ئەچینە ڕۆژهەڵاتی نیشتیمان ئەچینە باکووری نیشتیمان بە ئەوان بڕیاری لێ بدەن بزانین بە چ چاوێک سەیری ئێمەکەن کە ڕیفراندۆم چین بە چ چاوێک سەیری ئەوانەکەن کە دژی ڕیفراندۆم و داوای تەسلیم بوونەوە بە عێراقەکەن لەبەرەوە من ئەخیر دوا دێڕم لەم بەرنامە ئەوە بێ من سپاسی جەنابی کاک مەسعود دەکەم زۆر سپاسێکم بۆ تاریخ هەتا چرکە ساتێک لە ژیانمان مابێ من سپاسێەوە نایشترسم لەمە جنێوە درێتە شیرە هەرچی ئەکرێ سپاسێکم کە کاک مەسعود و ئیرادە پۆڵاینەی خۆی ئیسینساخی کردە ناو ئێمەش ئیسینساخی کرد و ئیحائی پێدەن عیبە تۆ سەرۆکێک ئەوە تەحەدا بکات کەسایەتێکی نەتەوەکەت ئاوا تەحەدا بکات و خۆت بشاریتەوە
لەبەر ئێمەشی فێرکرد تەحەدا بکەین من سوپاسی ئەوە یەکەم ئینسانی کوردی فێریەوە کرد تەحەدا بکە باشە لە کاتێکا چوار دەوڵەت ئەڵێ لە برسە ئەمری ئەڵێ بۆریەکەت لێ ئەگرمەوە ئەڵێ سنووری لێ ئەگرمەوە ئەڵێ سنووری لێ ئەبەسم و بەستیشی فعلەن بەڵام بڕیاری خۆمان هەردا ئەوەیە بڕیاری ئێمە ئەوەیە کە ئێمە بێ دەوڵەت بین چۆن تەعامل لەگەڵ ئەم قەرارە ئەکرێ لە ئاستی نێو دەوڵەتی لە ئاستی ناوخۆیی و لە ئاستی ئەمە شتێکی ترە ئەمە بابەتێکی ترە گرنگ ئەوەیە ئێمە دیکۆمنتێکی تاریخی زۆر گرنگ و فەرهەنگی و سیاسیشمان بەدەستەوەیە کە ئەڵێن ئێمە ئەوە نین کە فێڵ لە وشیاریمان کراوە دەنگمان بە دەستوری عێراق داوە ئێمە گەر ئەو هەجمە ئیعلامیەمان لەسەر نەبێ ئێمە دەنگمان بە دەستوری عێراق نەئەدا بەڕاستی پێێتم کە هەر لەو کاتەیش لە 2005 ڕیفراندۆمێکی نافەرمیمان کردووە وەکو کورد و ئەنجامەکانیشمان گەیاندەوەتە جنێف و نەتەوەیە گرتوەکان وەکو نووسەران و ڕۆشنبیران و چالاکوانەکانی کورد بەڵام کاتی قیادەی سیاسی کورد بۆیە من ئەخیرەن ئەڵێم بۆیە گرنگە لەناو هەموو قیاداتی کورد کە ئێمەڵێن سەرکردایەتی سیاسی کوردستان تەنام بەسمان کاک مەسعود و پارتی نییە لەناو هەموو سەرکردایەتی سیاسی کوردستان کاتێک سەرکردەیەک دروستە بێ بەو حەجمە بەو قەبارە لە پێگەی ژمارەیەکی کورد ئەڵێ من دەوڵەتمەوێ کابێ ئەمە شەرعیەتدانە بە ڕیفراندۆمەکەی 2005 دوجار ینی کە من کاک مەشخەڵم دوان یاخود ئەوانەی کە ئەوانە دوێنم کە باز لە ڕێفراندۆمەکەن یاخود ڕێفراندۆم چین ینی شکۆ و شانازیەک و هیبەتێکیان تیا بینی تۆ ئەبەم بۆ زمانی جەستەیە من قسە بکەم من ئیساگەر من دوای ڕیفراندۆم ئیساگەر بکەیتە وەفدێک بڕۆم بۆ تاران بڕۆم بۆ ئەنقەرە بۆ هەر شوێنێ هیچ خۆم بەکەمتر نازانم لە وەزیری خارجی ئێران تورکیا و بۆ لەبەرەو ئەو قەدەرێک دەوڵەتی بۆ دروست کردو قەدەرێکی ئیمپریالیزمی بۆی دروست کردو ئەو مۆزەفێکە و تەدەڕوجی کردو بۆ تەوەزیر بەڵام ئێمە خۆمان ویستومانە دەوڵەت دروستکەین فەرقەکەمان ئەوەیە ئەو باوباپیرانی بۆیان دروست کردووە قەدەرێکی تاریخی ئیسە وەزیرە تەدەڕوجی کردووە بەڵام ئێمە خۆمان ویستومانە قەدەر بگۆڕین ئێمە ویستومانە ئەمنەتەوە دەوڵەتی هەبێ و ئێمە جێپەنجەمان تایە هەبێ لە دروستکردنەکە دەمکەم بە دەوڵەت یا دەبمە دەوڵەت ئەو دوو جیاوازیە ئەوان کراونەتە دەوڵەت بەڵام ئێمە ویستومانە ببینە دەوڵەت هەر لەبەرەوە مهندیسەکەی کە جەنابی کاک مەسعودە ئیتر هیچ نەکە هیچ خەبات نەکا بڕوا لە ماڵی خۆیان دابنیشێ هەر قەرنێک دەوڵەت دروست بوو بۆ کورد ئەو باوکە تاریخەکەیەتی هەر قەرنێک کورد خاوەنی دەوڵەت بێ کاک مەسعود باوکی ئەو دەوڵەتەیە لەبەر هیچی تر نەکای تر پێویستی بەوە نیە وەکو چۆن ئەوتری عەشەرەی مبەشەرە ئەگەر هیچی تریش نەکەن تازە خوا لێیان خۆش بوو لە بەهەشتان من قەنەعەتم وایە ئەگەر کاک مەسعود لە دوای 25 نۆی 2017 هیچی تر نەکا بۆ خۆی لە ماڵەوە دانیشێ بەش گەشت بکە واز بهێنێ لە هەموو کەلتوری خۆی تازە کاک مەسعود باوکی هەر دەوڵەتێکە کە بۆ کورد دروست بێ ئێمەش قەرزارین هەموو تاکی کورد قەرزاری ئەوی و ئێستش دەبینینەوە بەبێ پلەیەکی یعنی ئەوەی کە پێڵەن حکومی پۆستێکی حکومی شکۆی ئەو ئەوە اینجا ئیتر ئەوە ئەکەوێتە ئەکەوێتە ئەکسسواری ئەو دەورەیە بە قەنەعەتی من ئەوە ئەکسسواری ئەو دەورەیەکە ئەو هەیەی ئەو پێگەیەکە ئەو هەیەی بەڵام لە دوای ڕیفراندۆم هیچ پێویست ناکە هیچ مووقیفێکی نەتەوەیی هەبێ بە قەنەعەتی من ئەوەی کە لەسەر شانی ئەو وەکو سەرکردەیەک زۆر زیاتر لە غاندی کردی زۆر زیاتر لە غاندی زۆر زیاتر لە جیڤارا زۆر زیاتر لە هەموو قیادە ئەوانەی کە ئێمە زۆر معجیبین پێیان نیوەی ئەوەی کە کاک مەسعود کردوێتی نەیان کردو لەبەرەوە نەبووە لە تاریخی میلەتانی تریشە ئێستا سەیری مێژووی کاری جیڤارا بکەیان حتا ماندێلە دەوڵەتەکە هەبووە ئەو خەباتی کردو بۆ جوانکردنی دەوڵەتەکە بەڵام کاک مەسعود خەباتی کردو بۆ شتێکە نییە بۆ عەدەم بۆ نەبوون شتێکە کە نییە ئێمەمانوی لە سفرۆ دروستی بکەین ئێمە ئەم بینامان هەیە جوانکردنی و ئەکسسوار و دروستکردنی ئەمە ئاسانتر لەوەی کە شتێک نییە ئێمە لە ئەساس و ئەمانەوێ دروستی بکەین ومێدیشی پێ بێ تەحەدایشی لەسەر بکەی بڵێ حسابتان بۆ ناکەم من هەر دروستیەکەم هێزی کون فەیەکون کاک مەشخەڵ قەڵۆسی وەکو نووسەر و لێکۆڵەر یاخود وەکو سەرنووسەری مانامیدا زۆر بەخێراتی زۆر سپاس کاک مەشخەڵ خۆشەویستان و ئازان ئێوەش تەندروست و کامەران بن